لەلامان نەبوو دوور بوو لێمانە بەداخەوە کە لەگەڵی نەبووین ئەمە ئەسەپیەوە خۆی بەداخەوە کاکسابیر بخۆتان خۆش بن پامی بنەماڵەکەتان چییە؟ ڕەحمەتان چێشە بەناوی بنەماڵەوە زۆر سوپاسی هەموویان یەک بە یەکتانەکەین زۆر ماڵتانەوە بێ خوای گەورە یارمەتیتان بە پشتیبانتان بێ خوایە گیان خوای گەورە خێرتان بنووسێ هەر بە هەواڵناوێ هەزار خێرتان بنووسێ هەر بە هەنگاوێکتان هەزار خێرتان بۆ بنووسێ. لە چەند ڕۆژی ڕابردوودا دۆخی تەندروستی دکتۆر فاروق چۆن بوو؟ وەڵای لەلامان نەبوو دوور بوو لێمانە بەداخەوە دکتۆر فاروق لەلامان نەبوو ئەو ئێمە ئەسەپیەوە خۆین کە چاومان لێ نەبوو کە لەگەڵی نەبووین ئەمە ئەسەپیەوە خۆی بەداخەوە. دکتۆر فاروق خۆی داوای کرد بێنرێتەوە بۆ سلێمانی بە خاک بسپێردرێت؟ بەڵێ خۆی داوای کردو بێتەوە بۆ سلێمانی پێشەوە هەر ئینی کرد هەر وەختێک کە مردم لە سلێمانی تەسلیم بە خاکم کرد.